ئامادەکاریەکانی یانەی هەولێرە. هەولێر لەم هەفتەی خولی نایەبی عێراق لە نێو یاریگا و هاندەرانی میوانداری لە یانەی نەفت دەکات. یاریزانانی هەولێر بە وریەکی بەرزەوە چاوەڕێی یاریەکەن. ئەمە دوای ئەوە دێ کە یاری ڕابردوو 3 خاڵی گرنگیان لە دیوانیە وەرگرت. سوپاس بۆ خوا توانیمان 6 خاڵیەک لە دوای یەک بەدەست بێنین. ئەوەتە خوازم بتوانین درێژە بە سەرکەوتنەکانمان بدەین و 3 خاڵی تر بەدەست بێنین. تیپەکەمان ئامادەیە. ئەوەی کێشەبێ بۆ ئێمە تەنها گەشتکردنا بۆ یاریگەکانی دەرەوە، چونکە زۆر ماندوو دەبین بەهۆی ڕێگاکانەوە. بۆیە پێویستە هەموو کات یاریزانە یەدەگەکانیش ئامادە بن. هیوادارم بتوانی بەیانی دڵی هەندەران خۆش بکەین و یاریەکە ببینەوە. یانەی نەفت لە بارودۆخێکی خراپدایە و هیچ یاریەکی لە خولەکان نەبردەوتەوە. لە کۆی 7 یاری لە خولی نایابی عێراق بە 3 یەکسانی و 4 شکست خاوەنی تەنها 3 خاڵە و لە کۆتاییەکانی ڕیزبەندی خولەکەیە. هەولێریش بە 2 بردنەوە و 2 یەکسانی خاوەنی 8 خاڵە و لە ڕیزبەندی 15مینی خولەکەدایە. سەرەتا بە ناوی خی گەورە ئامادەکاری باشمان کردو بارەکەی نەفت. هەموو ئامانجێکمان 3 خاڵی یاریەکەیە. سوپاس بخوا یاری پێش چەندی ساڵێکمانە بۆ ئەوانش گەڕاونەتەوە و داوامان لە هاندەرانەیە ئینشەڵا بێن یاریگا و پاڵپشتی تاوامان بکەن بۆ ئەوەی 3 خاڵ یاریەکە دەست بێین. ڕۆژی دووشەممە کاتژمێر 2:30 خولەک یانەی هەولێر لە هەفتەی 8می خولی نایەبی عێراق لە یاریگای خۆی میوانداری لە یانەی نەفت دەکات.